ڕەنگە ئێمە تا ئێستا زانیاریمان نەبێ لەسەر ئەوەی کە ئێمە بۆ ماوەی چەند کاژمێرێکی زۆر لە خواردن و خواردنەوەکان دوور ئەکەینەوە بەڕاستی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین دواتر قەرەبووی ئەوە بکەینەوە کە بۆ چەند کاژمێرێکی زۆر بەتایبەتر ئەگەر قسە لەسەر ئاو بکەین ئاو ئەزانین چەند سوودی تەندروستی هەیە بۆ ماوەی چەند کاژمێرێکی زۆر ئەومان نەخواردەوە دواتر لە ڕۆژێکە ئەمە پێویستە کات چەندێک ئاو بخۆینەوە دواتر لە دوای کاتی بەربانگەوە ئێمە چۆن و بە چ شێوازە قەرەبووی ئەو بابەتانە بکەینەوە یاخود گونجاودرین خواردن بۆ پارشێ و چ خواردنێکە بۆ کەسانی کە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە بۆ ئەوەی کە ڕۆژوو هیچ گرفتێکی تری تەندروستیان بۆ دروست نەکات لای ئەوان ئەبێت چۆن و بە چ شێوازە بێت چ خواردنێک بۆ ئەوان گونجاوە ئەمانە و کۆمەڵک بابەتی تر لەگە زۆر بەڕێز دکتۆر دیارینی هات ئیسماعیل کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری قەڵەوین تاوتویەکی چڕۆپڕەکەین فەرموو دکتۆر. باش زۆر بەخێر بێت چاوان فەرموو بەخێراتیت. بانی باش دکتۆر زۆر بەخێر بێت سەر چاو تەندروستی چۆنە؟ زۆر سپاس مەمنون بە هیوایەوە هەمیشە باش سپاس. دکتۆر با دەستپێکی گفتوگۆکانمان لەوە دەست پێ بکەین گرنگترین ئەو خواردنانە باسکەین کە لە ڕەمەزانە ڕۆژوانان پێویستە بەکاری بێن و بیخۆن پێمان بڵێ ئەو خواردنانەی کە گرنگ بێ لە ڕەمەزانە بەکار بهێنرێت لە کاتی ڕۆژوشکان ناچ خواردنێکە. بەڵێ پێشەکی پیرۆزبایی مانگی ڕەمەزان لە هەموو مسلمانانی جیهان و مسلمانانی کوردستانەکەم بە تایبەتی و هیوادارم زۆر بە لەشێکی ساغ بەسەری بەرن و بەبێ مەشاکل. دیارە خۆی مانگی ڕەمەزان مانگی پیرۆزە و تیا بۆ چەند ساعاتێکی دوور و درێژ کە ڕۆژوانان نان و ئاویش ناخۆن لەبەرەوە بێ زۆر پابند بن و وریابن لەو خواردنانی کە ئەیخۆن دیارە دوژەمی سەرەکی لە ڕەمەزانە بریتە لە خواردنی ئێوارە و هەروە خواردنی پاشێ و کاردویان زۆر گرنگن بۆ ڕۆژوانان لەبەرەوە جۆری خواردنەکان ئەبێ زۆر بەباشی هەڵبژێرن بۆی تووشی نەقسی مەجموعەیە مادە نەبن لە لاشە. یەکەم وەجبەی خواردن کە باسەکرێ خواردنی ئێوارانە با بڵێن ئیفتار کە ئەکەنەوە بۆ ماوەی چەند کاژمێرێکی دوور و درێژ دیارە مەعیدە هیچ خواردنێکی تێ نەچووە بۆی تووشی مەشاکلی مەعیدە و ڕیخۆڵەکان نەبن پێویستە کات بە شێوەیەکی تەندروست دەست بکەن بە خواردنەکان. پێشەکی ئێمە دایمەن ئەڵێن مەسەن کە مەعیدە بۆ ماوەیەکی دوور درێژ خواردنی تێنەچووە پێویستەکە حەزریکی بۆ خواردنانە عادەتەن مەسەلەن ئەوترێت کە پێویستە بە خواردنێکی سووک دەست پێ بکەی ئاویژەوەیە زۆر جار مەسەن هەروەکو کە سونەتیشە لە ئیسلامە بدەن کە خورمایە گیان لەگەڵ تۆزێ ئاوە ئەیخۆنەوە ئەمە خورما خۆی سعراتێکی حراری باشی تایە لەگەڵەوەشە ئەلیافی تایە ئاویش کە با بڵێن کە پێویستە بۆ لەش بۆی تووشی وشکبوونەوە نەبێت لە پێشە بەم شێوەیە دەست پێەکە دوای ئەوە دائما کە زۆر باویشە ئێستا لە جیهانیشدا بە سوپ با بڵێن بە شۆربایە کە بووکو شۆربایی نیسە کە ئاسنی زۆرتیایە و هەروە چەند شۆربایەکی تریشەیە کە ئەو کەسە ئەتوانێت بەڵام شۆربای طبیعی بێ و بەدەست دروست بکرێت باشتر وایە دایما ئەوترێ ئەوانەی کە ئامادەکراون لە بازارە زۆر باش نین لەبەرەوەی مەوادی حافظایان تایە و چەند مادەیەکی تریان تایە لەوانەیە زیان بەر لەش بگەێنێ شۆربایە لە ماڵەوە خۆی حازر بکرێت بۆ نمونە شۆربای سەوزەوات شتێکی زۆر باشە یان شۆربای باوڵێن نیسک وەکو باسمان کرد بەوە دەست پێکات کە مەعیدەی حازرەکات و کاتێکی باتێ دوای ئەوە دەست بکات بە خواردنە ئەساسیەکەی بە وەجبەی ڕئیسی ئێواران و وەجبەی ڕئیسی ئێواران مەفروزە هەموو مادەکانی تیابێت چ لە کاربۆهایدرێت چ لە پرۆتین چ لە چەوری چ لە ڤیتامینەکان بۆی تووشی نەقز نەبین چکە مانگی ڕەمەزان مایە یەک مانگی کاملە بە باسی ڕۆژە لەبەرەوە پێویستەکە مەسەر محافەزە لەو مەوادانە بکەین کە لەش پێویستی پێی هەیە عادەتەن باشترین شت ئەوەیە کە دوور بکەوینەوە لە خواردنە سوورەوە کراوەکان ئەوانی کە ئەکرێتە ڕۆنەوە بۆ نمونە پەتاتی سوورەوە کراوە مریشکی سوورەوە کراوە هەشتێک لە ڕۆ نابێت باشتر وایە تۆزێ لی دوور بکەویتەوە و هەروەها ئەو خۆراکانی کە خوێیان زۆرتیایە خوێ چونکە ئاو کێشە ئاو ڕائکێشێت و ئێمەش بە تایبەتی لە فەسڵە گەرمەکانە پێویستمان بە ئاوێکی زۆرە بۆ لەش بۆی تووشی وشکبوونەوە نەبین لەبەرەوە خوێ لەگەڵ خواردنی سوورەوەکراوە مەفرۆزە لێ دوور بکەوێت بۆ نمونە ئەگەر تۆ حەز لە گۆشت پێ یاشتە پێویستە بە برژاوی باشترە بە کوڵاوی باشتر بی خۆی وەک لەوەی کە سووری بکەیتەوە ئەمە خۆی لە خۆیان شتێکی باشە و یەکێ لەو عادەتە با بڵێن خراپانەی کە لە میلەتی کوردیشە لە جیهانە شیرینیە شیرینی بەڕاستی شتێکی زۆر خراپە بە تایبەتی شەکری مستەنع باسی شەکری مستەنعگە و شەکرانی کە دروست دەکرێت یعنی وەکو ئەبینین هەتا دوکانی شیرینیەکان بەرناکەون لە ڕەمەزانە بە شەربەت بیان بە
شازی لقمە قازی ئەم بەڵێ. بابەتانی تر بێمە بەکارهێنین بالضبط زۆریش بەکارێنرێت ئەمە شتێکی خراپە ئەمە عادەتێکی زۆر خراپە تەنانەت ئەو کەسانی کە سەرەکی بە ڕۆژوە بن چەند سەعاتێکی زۆر بە ماوەی مانگێک نان ناخۆن دوای مانگەکە لە جیاتی کێشیان دابەزە سەرکی کێشیان زیایی کردو ڕاستە یعنی دڵنیا بن ئەمە بەهۆی خواردنەکانەوە نییە بەهۆی شیرینەکانەوەی سوعراتێکی حراری زۆر قیمەتێکی غیزایی زۆر کەمیتیایە ینی هیچ باش نییە بۆ لەشی ئینسان و ئەمانە زۆر ئەخوری لە مانگی ڕەمەزانە ئەمە خراپە ینی تەنانەت ئەوترێ مەسە ئەو شیرینی مستەنەعتە تا بتوانین لی دوورکەوینەوە شیرینەکان ئەگەر هاتوو مەسەرەن ویستی شیرینی تەنانەت ئەگەر هەر ویستی مەسەرەن شیرینی خۆی ئەڵێ باشتر وای ئەو شیرینیانە لە ماڵەوە دروست بکرێت خۆ دەزانی نسبەتی شەکری چەندتیایە کەلریتیەکەی و مەسەرەن ئەتوانی بکەیت بە قەتعی بچووک بچووکەوە کە ئەتوانی کەمتر بخۆی مەسەرەن ئەوەی کە تەوسیاکرێ ئەوەیە کە لە هەفتەیەکە لە 2 قطعە بۆ 3 قطعە زیاتر نەخورێت پارچێکی بچووک لەو شیرینیان ئەگەر ویستی بیخۆی ئەگەر بتوانی نەشی خۆی ئەمە زۆر زۆر باشترە زیاتر پەنابریتە بەر شیرینیە طبیعیەکان شیرینە طبیعیەکان بۆی لە شکلی طبیعی ببوورە وەکو میوەکان وەکو میوەکان لە میوە هەیە زۆر مەسەلەن باز لەوە ئەکرێت کە میوەی وشکرا وەکو مۆز وەکو قۆخ وەکو هەنجیر وەکو مێوژ ئەمانە ئیسفادی خۆیانیان هەیە ئەتوانێت بەکاربێنێت شکلی طبیعیشی تایە شکلی مستەنەعیتیان نیە ینی زیاتر ئیسفادە لەمانە بکەن باشترە و زۆر زۆر گرنگە کە ئاو بە تایبەتی ئاو شلەمەنی بخورێتەوە بە تایبەتی ئاو شیری کەمچەوری لە چکە شیر کالیسیۆمی زۆرتیایە و ئاویش لایانی کەم لە بەتایبەتی لە فەسڵە گەرمەکانە 8 بۆ 12 کوب لە ڕۆژێکا بخورێتەوە بۆی تووشی وشک بوونەوە نەبین چکە ئێمە بە ڕۆژێکی کامل ئێمە هیچ ئاو ناخۆینەوە زۆر باشە دکتۆریانی کەواتە ئێمە ئەو مانگەی کە هەموو ساڵێک وەکو ڕەمەزان خەڵکانێکی زۆرتیایە بە ڕۆژوە بن گۆڕانکاری جەستەیتیایە بێت یعنی ئێمە ڕاهاتوین بەیانیان نان بخۆین نیۆڕان نان بخۆین ێواران نان بخۆین جا لە بینەکانیشا کۆمەڵە خواردن و خواردنەوەیکە هەیە ئێستا بە تایبەتی کە مانگی ڕەمەزانە هەندێک کەس لەوانەیە لە نەخۆشخانەکانیش بوونیانە بێ گرفتیان بۆ دروست بوو بێ لەوەی کە ئێوارە کەیتر ماوەی چەند کاتژمێرە نانی نەخوارد و خواردنەوەی نەخواردوەوە جەستەی تووشی گرفتە بێ بە تایبەتی مەعیدەیان تێکەچێ یاخ و کۆمەڵە گرفتی کیان بۆ دروستە بێ ئەو ڕێگا تەندروستانەی کە ئێساوکو بە ڕێز ئاماژە و پیاە ینی توێ مەتوانین لە باتی ئەو شیرینە زۆرەی کە لەبەر دەستمانەیە بە دووسێ دەنە خورما لەوانەیە خۆشتر بێ لە لامان بووە گرفتیشمان بۆ دروست نەکاو و ڕێژەیەکی باشیش لەوانێ سوودمان پێ بگەێنێ ئێمە زۆر کەسمان هەیە کە ڕۆژۆکاشکێنێ ڕاستەخۆ ڕێژەیەکی زۆر ئاڵخواتەوە ئایا ئەمە ڕێگایکی تەندروستە چکە بۆ لەبەروی ڕۆژەکە گەرم بۆ جەستەی وشک بۆتەوە و دوجاریش هەستەکەس کێشەیەکی زۆری بۆ دروستە بێ کەواتە تا چەند گرنگە ئەو ڕێژە ئاوەی کە پێویستە لە ڕۆژاوەری نەگرتووە ئەم دابەشی بک بە شێوەیەکی باش بۆی کە بتوانێت زیانی پێنەگەێنێت بێگومان ئەو قسەی جەناب زۆر ڕاستە کە زۆری تینۆ ئاوێکی زۆر زۆرە خواتەوە لۆدێکی زۆر خاتە سەر گەدەی بە بیتالی سێرەکەی تووشی ئازاری گەدە ئەبێت پێچی ناوسگە بێ و هەروەها نانیشی بەباشی پێ ناخورێ ئەو کاتە یان سێرەکەی تووشی نەخسە بێ لەوانی کە لەبەرەوە زۆر زۆر گرنگە وکو باسمان کرد لە بیدایەتە بە ئاوێکی کەم مەسەلەن یادەکە خورمایەک ئەوە ڕۆژۆکە ێشکێنێ وردە شۆرباکە وکو باسمان کرد ئەوش ڕێژێ ئاویتیایە مایدەی حازرەکە دوای خواردنەکان بە درێژایی وکووتمان ئەم 8 بۆ 12 کوپەی کە باسیەکەین لە ئاوەکە پێویستەکە بەشی بکە بەسەر ئەو لە ئێوارەوە هەتا پاشتێ و مەسەلەن ینی ئەبێ ئاوا بەشی بکە بەسەریان نەک یەکسەر هەمووی بێکەوە بخواتەوە چونکە ئازاری گەدە یان ئازاری ناو ڕخۆڵەکانی بۆ ئەیاوە لەوانەش لە تووشی سکشۆنی بکات چکە یەکێک لە مزعفەتەکانی مەسەلەن ڕۆژوو تەنانەت کە ئێساش باسە کرێشتێکی زۆر گرنگە لە جیهانە ئینترمیتنت فاستین کە زۆر گرنگە با بڵین ڕۆژوگرتن بە شێوەی متەقەطع ئیسفادی زۆرە بەڵام لە هەمان کاتە ئەبێ زۆر بە شێوەیەکی تەندروست بیکەی لەوانێت بێتەوەی سکچوون لەوانێت بێتەوەی قەبزی ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست نیکی لەبەرەوە زۆر خواردنی ئاویش لە دوای پاشێ و لە دوای ببوورە ئیفتار زۆر باش نییە ئەبێ وردە بەشیکەی بەسەر کاتەکانە هەتا ئەگەیتە پاشێ و لە پاشێویشە چەند خواردنێکی باشێ ئەو کاتە کە ئەتوانین بڵین تۆزێ جیاوازی هەیە لە خواردنەکانی ئێواران ئەو کاتە بیخۆی بۆی تووشی نەخسی ئەو ئەملاح و ڤیتامیناتانە نەبیکە لە لەشە هەیە زۆر باشە دکتۆر باست لە شیر کەوتە شیریش گرنگە کە بەکاربێنرێ و بخورێتەوە ئێمە ڕەنگە زۆر کات لە سفرە و خوانی بەربانگە لە بەری شیر 2 ماستاودا بنین بەرهەمە شیرەمەنیەکان ئەمانە تەندروستن لە کاتی بەربانگە بەکاربێنرێت و بخورێن ئەگەر بێت و بێخوێ بێ خوێی تیانە بێ خوێی زیایی تێنەکەی بەڵێ ئەوانش تەندروستن هەموو منتوجاتی ئەلبان بە تایبەتی لە خواردنی پاشێوە
یەکێک لە خواردنە سەرەکیەکان کە ئەوترێ لە پاشێوە بخورێ منتوجاتی ئەلبانە وەکو پەنیر و ماست و شیر و هێلکە و ئەمانە شیری کەم چەوری یا بێ چەوری لەگەڵ نانە ئەتوانرێ بخورێ و هەروە خورما وەکو باسمان کرد هەتا سنەتە لە ئیسلامە خورما بۆ بەناوبانگی کە یەکەم شەکرێکی طبیعی تایە و ئەلیافیشی زۆر تایە یعنی تاقەیەکی زۆرە بە جیسم ئەمێنێتەوە هەتا ڕۆژگارەکە ینی مادەیە بخۆی کە دوور بێت لە خوێوە بەتابەتی لە پاشێویشە خوێ سوورەوەکراوی تیانە بێ و ئەو شتانی کە باسمان کرد بۆ نمونە چەرەسات بەڵام چەرەسات خوێی تیانە بێ چەرەساتی بێخوێ یا خوێکی کەم ئەمە شەرخۆی سوعراتێکی حراری باشەیە ئیسراحەت بە مەعیدە و ڕیخۆڵەکانەیە و ئەتوانی بەردەوامیەکە باتێ لە ڕۆژەکەیە جگە لە خواردنەکانی تریژ بسک و کوتمان میوەی وشک کراوە زۆر باشە و ئەداتی ئەتوانێ بەردەوامیت باتێ لە ڕۆژەکەیە. دکتۆر تۆ باس داواکەڵی تا توانین دوورکەینەوە لە خواردنە چۆرەکان بەڵام زۆر کات لە ڕەمەزانە ڕێک بە پێچوانەی ڕۆژەکانی ترەوین تەنانەت بۆ پارشێویش ناوساجیەکی ناوساجی کە چەند چەورە ئەمانە هیچ زیانێک بە تەندروستی گەێنێ دواتریا خۆت لە دوای ئەوەی کە تۆ بەسەر ئەو خواردنە چەورەیە ئەخەویت چی بۆ نمونە بەسەر جەستەتە دواتر بەیانی کاڵاستیتەوە چیت لێ بەسەریەدا بێگومان قسەکەی جەنابە ئێمە دیارە زۆرترین گرفت لەوانەیە لە ڕەمەزانە بیبینین وکو پزیشکەکان مشکلەی گەدەیە کە نەخۆشیە بۆ لامان وکو مشکلەی گەدە و ڕیخۆڵەکانیە بۆ لامان هەر خواردنە ناتەندروستەیە کە جەنابەت باسی ئەەکەی ناوساجی خۆی خواردنێکی خۆشە بەڕاستی بەڵام چەوریەکی زۆر ڕاستە هەمووی کاربۆهایدریتە و قیمەیەکی غذایی زۆر کەمیتیایە یعنی ئەو کەسە بەرەو هینەبات بەرەو نەقسی شتەکانی کە ئەبا لە بەرەو زۆر باش نییە ئەوە بخۆی یعنی عادەتەن و کوتمان با چەوری کەم بێ خوێی کەم بێ و کاربۆهایدریت بە حەدێکی کەم ئەتوانی بیخۆی بە زۆر نا زیاتر پەنابەریتە بە شتەکانی کەم مەسەن تۆ پێویستە بە سەوزەواتە پێویستە بە میوەیە پێویستە بە پرۆتینە پێویستە بەمانەیە بۆی بەردەوامی ڕۆژەکە لەگەڵ تا بڕوا پێویستە بەوەیە ئاو شیر بخۆیت بۆی بەردەوامی لە ڕۆژەکەت لەگەڵ تا بێت مەسەلەن یا هەیە مەسەلەن زۆر پەناباتە بەر مادی کافاین زۆر خراپە چایەکی زۆرە خۆن قاوە یان کۆکاکۆلا مەسەن ئەمانە کافاینی تایە مادی مدەڕری تایە با بڵێن می زۆر بە ئینسانەکە ئەکە وای لێکە ئاو لە لەشی کەسەکە بچێتە دەرەوە ئێمەش پێویستمان بەوەیە کە ئاوێکی زیاد لە لەشمانە بمێنێتەوە لەو نەک زیاد با بڵێن بە حەدی کافی لە لەشمانە بمێنێتەوە بۆی بتوانین بەردەوامی بین بە ڕۆژەکە و تووشی وشک بوونەوە نەبین لەبەرەوە دایمەن ئەوترێ مەسەلەن بە تایبەتی لە میلەتی کووردا چا زۆرە خوێت لە ڕەمەزانانە ئەبێ تا بتوانی ئەو مادانی کە کافاینیان تیا لێ دوورکەویتەوە لە جیاتی مەسەلەن چاو قاو و کۆکاکۆلا ئەمانە زیاتر پەنابەریتە بەر شیر و ئاو خۆی ئاو بە تایبەتی بەشێکی سەرەکیە کە بتوانی ئاوەکە زۆر زیاتر باشە دکتۆر باسی کۆلات کرد با باسی خواردنەوە گازیەکان بەگشتی بکەین یعنی زۆر کات لەسەر سفرەی ئێوارە ئێستا زۆربەی مناڵیش ینی تەمەنیشانێ بە ڕۆژڕۆ بن ڕاستەوخۆ بەر لەوەی بەرداخی ئاو بخواتەوە بەردەوام کۆلاکەتەیەکە بەرداخا خوارەوە ئایا ئەمە تا چەند ناتەندروستە بۆی کە جەستەی ئەو کەسە تووشی کۆمەڵە گرفت ببێ هەتا بڵی ناتەندروستە اعتقادێکی غەڵەتێ لای ئێمە کە خواردنە گازیەکان ئەڵێن هازیمەیە هەزشت هەزمەکات بیزەڵ دە پێچوانەوەی خواردنەوەی گازی هازیمە نییە بەعکسەوە تووشی بەتهەرسی دەکە چکە غازاتێکی زۆر دروستەکە خۆی گازی تایە لە ناو ڕیخۆڵەکان و لە ناو مەعیدە ئەوانەیە دروست دەکات شەکرێکی زۆری تایە شەکرێکی مستەناعی زۆری تایە و مەوادی غذایی قیمەی غذایی زۆر کەمە ینی کە تۆ وا لێەکە مەسەن کە تۆ کۆکاکۆلای شتێگە خۆی دڵنیا بە لەوەی کە خواردنە کەمتر پێ ئەخورێ یعنی وا لێ ناکە بەڵام ئەو سعراتی حراریکی زۆر زۆرەیە بە لەشە یعنی تۆ ئەگەر مەسەن ئێمە تەسەور کە ئەگەر کۆکاکۆلا بخۆین باشە یەکێ بیرەکاتۆ خواردن کەمتر خۆم کەواتە زەعیفە وانە لەبەرەوەی شەکرێکی زۆر زۆری تایە ئەو قیمەی مەسەن سعراتی حراری ئەیە بە لەش لە جێتەوەی کێشە کەم کازیاکە بەڵام نایڵێ خواردنە بە سوودەکانی کە تۆ ئیسفادەی دیەکەی بتوانی بە شێوەیەکی تەندروست بیخۆی لەبەرەوە خواردنەی گازی هیچی باش نییە و مادەی کافاینی تایە کە مدەڕێرەوە واکە کە ئەو کردومانە بەعادەت دکتۆرەڵی خواردنێکی زۆرە خۆنەوە دوو پەرداخ کۆلاکە بەسەری هەزمیەکی لەوانەیە من ڕێگایکی هەڵە ڕێگایکی هەڵەیە بێگومان خواردنەوەی گازەکان تەنانەت بۆ ئێسقانیش خراپن دۆ باشترەوە نیە لەم بابەتانی تر لە خواردنەوە گازەکان بڵێ منتوجاتی ئەلبان هیچی خراپ نییە منتوجاتی ئەلبان بە شێوەیەکی ئەگەر بێت و تەندروست ئامادە کرابێ بەڕاستی بۆ نمونە بە باڵین بە پرۆسسی پەسەرە و ئەمانەیە ڕۆشتی بێ بۆی تووشی نەخۆشی حمەی ماڵتا و گرانەتا و ئەم شتانەش نەبی هەندێک جار بەکتریای تیا ئەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست ئامادە نەکرابێ ئەگەر بەتە شێوەیەکی تەندروست ئامادە کرابێ بێگومان زۆر تەندروستترە منتوجاتی ئەلبان باسێکی چۆنێتی خواردنیش بکەین دکتۆر ینی زۆر کات زۆر کەسمانەیە لەبەرەوەی کە زۆری برسیان زۆری تینوە ئیتر لە ئاسرۆ خۆی بۆ حازر کردووە خوانەکە یعنی گۆشتێکی زۆر مریشکێکی زۆر برنجێکی زۆر هەستەکەڵێ بە دووسێ دەقام هەموو خواردنە زۆرە ئاخوات ڕێگا تەندروستەکە چۆنە تا چەند هێواش بی باشترەوەی لەوەی کە تۆ ڕێژەی خواردن بێ بەجەستێ خۆت
گرنگترین خاڵەوە لە ڕۆژوانانە ئەوەیە کە ئەڵێ پەلەمەکە لە خواردنە هێواشە تەنانەت هەندێک سۆرسەیە کە ئەڵێ ئێوارە مەسەلەن کە شکانت بە ئاوی خورما پاژماوەیە سوپێ بخۆ ئەگەر یەکی خۆی بگرێ وەلەوەلەوانێت تۆزێ قورس بێ ئەڵێ نان مەخۆ جارێ باشتر وایە ڕاضە بکەی مەسەن بچیتە دەرەوە ڕۆیشتنێ بۆ ماوەی نیم سەعاتێک بڕۆی بەڕێگای ئەمانە اینجا بگەڕیتۆ دەست پێی بە خواردنی وەجبەی ڕئیسیت بە شێوەیەکی هێواش و لەسەرخۆ ئەو تۆ ئەستەمە بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر خواردنەکەشی خوارد باشتر وایە ئەڵێ 2 کاتژمێر بەسەر خواردنەکە تا 2 بۆ 3 کاتژمێر باشتر وایە بڕیتە دەرەوە و دەست پێی بە پیاسە و وا بزانم ئەمە لە میلەتی ئێمە ئێستا باوە بەڕاستی ئەمە ئیکەن خۆشبەختانە زۆر لە ئەوانی کە بە ڕۆژوە بن دوای ئەوی کە نانەخۆن و نانی ئێوارە و بەربانکەنەوە چەند ساعتێ دوایەوە لەوانێ بچن بۆ پارکی ئازادیە بۆ دەرەوە لانی کەم نیم سەعات ڕاضەکردن بە پێڕۆیشتن زۆر لەش و لارێکی تەندروستیان پێیاوت لە مەشاکل بە دووریانە خاتەوە زۆر باشە دکتۆر با ئێستا کە مەقسە لەسەر ئەو کەسانە بکەین کە نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە ئیتر ئەمە بەرزی فشاری خوێن بێ شەکرە بێ یاخود هەر بابەتێکی تر بێ ڕۆژوگرتن لای ئەوان چۆنە ئەبێ دواتر بۆ نمونە لە دوای ڕۆژ و شکانەکانەوە چی بکەن بۆ ئەوەی کە تەندروستیان بەرەو ناجێگیری نەڕوان بەڵێ ئەو قسەی جەنابەت زۆر گرنگە ینی ئەوانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە وەکو شەکرە وەکو زەخت وەکو نەخۆشیەکانی گەدە بۆ نمونە قورحەی گەدە و ئەمانە نەخۆشیەکانی ڕیخۆڵە ئەمانە یان نەخۆشی دڵ ئەمانە ئەبێ لە ژێر چاودێری پزیشکی پسپۆرا بیگرن یانی نابێت لە خۆیانەوە ڕۆژوو بگرن بۆ نمونە ئەو کەسانی کە شەکریان هەیە بێت لە ڕۆژێکا چەند جارێ 4 5 6 جار شەکرە بگرن چکە جاری وایە شەکرەکانیان بەرزە بێتەوە یان نزمە بێتەوە بەپی گایدلاینەکان هەچ کاتێک شەکرە هاتە خوار هەفتاوە یا چۆ سەر و سێسەدەوە خوار هەفتە سەر و سێسەد بەبێ قەید و شەرت دەبێت ڕۆژۆکی بشکێنێت نابێت بە ڕۆژ بێت ئەو کاتە شکەمە زۆر خراپە لە خوار هەفتاوە یا لە سەر و سێسەدەوە ئەبێت شەکرەکەی ئەبێ یەکسەر ڕۆژۆکی بشکێنێ ئەو کەسانی کە بۆ نمونە عیلاجیان هەیە و عیلاجەکان پێویستەکات لە ڕۆژە بیخۆن مثلا هەیە مثلا چەندها جار ئەمە ڕوویاوە مثلا لە ڕۆژێکا 3 جار عیلاجمان بۆ یەکێک نووسیوە ئەڵێ دکتۆر وەڵات لە ڕەمەزانە یەکەم بەدوان ئەخۆ نابی بیکەی بەدوان چونکە ئەم دەرمانەوە بێزەبێت ئەم دەرمانەوە دروستکراوە بۆ 8 ساعت ئیشەکات لە دوای 8 ساعت تۆ بێت جارێکی تر دووباری کەیتەوە یعنی ئیسفادەی لێ ناکەی تۆ گاپێکی بێتێ لە پاشێ و لە بەربانگابی خۆی لەبەرەوە بێ زۆر وریابی ئەو کەسانی مەسەرەن کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەبێ ئاگادار بنەوە یا بۆ نمونە ئێمە نەخۆشمانەیە نەخۆشی گەدەی هەیە قورحەی گەدەی هەیە یا مشکلەیەکی هەیە پێویستەکە زۆر پیان ئەڵێن کەم خۆری دایم خۆر بن لە جیاتی لە ڕۆژێکا 3 ژەم نان خۆن پیانڵێن 7 ژەم نان خۆن بەڵام ژەمی کەم کەم لەسەر خۆ لەبەر ئەمانە پێویست ناکە نابێ بە ڕۆژوو بن چکە هەر ئەبینین مەسەر ئەو کەسانەی لە مای ڕەمەزانیشە هەمانە کە کێشەی گەدەیە 12 گریان هەیە سەرکیان بۆ خەستەخانە ڕیخۆڵیان کون بووە 12 گریان لەبەری وەکو جەنابەت باسی کرد کاتێکی زۆر دوور و درێژ بە ڕۆژۆ بن لە پڕا نانێکی زۆرە خۆنوای لێکە ئەو قورحەیە کون ببێتە هۆی کونبوون و بەپەلە نەشتەرگەریان بۆ ئەنجام بین و بۆی کونەکە داخێنەوە و تووشی ینی ژیانیان لە مەترسی ڕزگار بکەین ئەمانە هەیە لەبەرەوە بێ زۆر وریابن لەگەڵێ لە هەمان کاتیشە چەنەها نەخۆشی ترمان هەیە بۆ نمونە ئینفلامەتری باوڵ دزیز جۆرە هەوکردنێکی ناو ڕیخۆڵەکانە ئەمانە بەپێی ئەو بەحوثانی کە دروستەوە ئیسفاداکەن لە ڕۆژوو بۆچی چونکە ڕۆژوو خۆی لە خۆیاوە ئەکا کە ماوەیەکی دوور و درێژ تۆ نانە نەخواردووە ئەکا ڕیخۆڵەکان خۆی ئێمە بەکتریا هەیە لە ناو ڕیخۆڵەکانمان ئاین زیاتر لە 500 جۆر بەکتریا لە ناو ڕیخۆڵەکانمان هەیە یعنی ئەتوان بڵم ئەڵێ کێشی مرۆڤ لە کێشی مرۆڤ 2 کیلۆگرامی کێشی مرۆڤ بریتە لە بەکتریا و ڤایرۆس و ئەوانە کە لە ناو ڕیخۆڵەکانمان هەیە 2 کیلۆگرام زۆرە کە ئەکاتە 100 تریلیۆن بەسەر بەکتریا ئەمانە بەکتریای سوودبەخشن زیان بەخشیشمان هەیە بعد ئەمانە سوودبەخشن کە تۆ تا ماوەی بەڕۆژوو بیت و ئەو نەچێتە ناو ڕیخۆڵەکانتەوە ئەم خواردنە وای لێەکە ئەم بەکتریانە کە پرۆبایۆتیکیان پێوترێت تەنزیمی ئیشی خۆیان بکەن و خۆیان ڕێبکەنەوە لە ناو ڕیخۆڵەکانە و وای لێەکە کردداری هەزمکردن باش ئەبێت هەوکردن لە ناو ڕیخۆڵەکانە کە لەم نەخۆشیە درێژخایانانەیە هەیە هەوکردنی بڵێن ئینفلامەتری باوڵ دزیزیان پێوترێ هەوکردنەکە کەمە بێتەوە واتە سوود لە ڕۆژوگرتن ئەبینن ئەوانە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە هی ڕیخۆڵەکانیان زۆر باشە و بەپێی ئاینی ئیسلامیش ئەو کەسانی نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبەتی وانەی شەکریانە یاخود زەختیان هەیە ئەتوان کە بە ڕۆژوونە بن دوجار لە پای ئەوە توانن بڕپارەیەک بدەن بۆی کە تەندروستیان باش بێت دکتۆر یە خاڵی کەشەیە زۆر گرنگە کە زۆر جارەمە بەدیەکرێت لە نێوان خێزانەکانمانە زۆر کەس هەیە بە ڕۆژ ماندووە بێ لە ئیشکردن و بە ڕۆژوشە ئێوارش کە تۆ نانەخوا دوای ناخواردن ڕاستەوخۆ و
ئەخەوێت ئایا ئەمە ڕێگەیەکی تەندروستە دوجار گرفتی بۆ دروست نابێ یاخود چی بکات باشە بێگومان قسەکەی جەنابتە ڕێگەیەکی زۆر ناتەندروستە ئەمە سنسێرێکی بڕۆژ زۆر هیلاکە بێت وشکە بێتەوە ئێوارەکەێتەوە زۆر هیلاکە برسێتی خواردنێکی زۆر خۆ یەکسەر بەسەریانێ ئەمانە زیاتر گرفتی ناو گەدە و ڕیخۆڵەکانیان بۆ دروستە بێ بەڕاستی ئەمانە وکو وتمان زۆر باشترین شت ئەوەیە دوای بەربانگ چن کاژمێرێک دوو کاژمێر بۆ سێ کاژمێر بۆسی و دوای ئەوە دەست بکەی بەڕێازە ڕۆیشتنیش بێ بۆ ئەو خواردنە هەزم کەیت و ڕیخۆڵەکانە چالاک بنەوە جارێکیکە و دوای ئەوە ئەمەش ئەگەڕێتەوە بەڕێی من بۆ زۆرخۆری یعنی مەسەلەن تۆ بە ڕۆژووی ئەگەر بێت و زۆر بخۆی وا لێکە خوێنێکی زۆرە چێ بۆ گەدا یەکسەر تو هەز بە عینەکەی هەز بە خەواڵویەکەی یعنی هیوا هەیە لەسەر سفرەکەش ناتوانێت یەکسەر پاڵەکەی لەسەر سفرەکە ئەمە خۆیت لە ڕێگەیەکی ناتەندروستە بەڕاستی ئەبێ زۆر ئاگامان لێبێت چکە بە دڵنیاییەوە کێشەی گەدۆڕی خۆڵەکانمان بۆ دروستەکە لانی کەم ئەگەر کێشەی تریشمان بۆ دروست نەکاتم زۆر باشە دکتۆر باکەمە قسە لەسەر کەسانی بە ساڵاتچوش بکەین هەرێک لە ئێمە لە خێزانەکەمانە ڕەنگە کەسێکی بە ساڵاتچوی تیاابێ ئەگەر چی پزیشکیش پێ بڵێ تۆ بە ڕۆژومە بە ڕەنگە زۆر کات ئیتر ئەم هەر گوێ بەو شتانە نایەت و بە ڕۆژوو بێت پێم خۆشە لێرەوە تۆ کەمێک زانیاریمان بێتێ لەسەر کەسانی بە ساڵاتچوو بۆ نمونە چ کەسێکی بە ساڵاتچوو هەیە کە ئێوە وەکو پزیشکان کۆک بن لەسەری کە نابێت بە ڕۆژوو بێ یاخود چ گرفتێکی تەندروستی لەوانە هەیە کە ئەگەر بێت و بە ڕۆژوو بێ ڕەنگە دواتر گرفتی تری بە دوایە بێت بڵێ خۆی کەسانی بە ساڵاتچوو هەروە گوێوان لێ ناگرن لەبەرەوەی خۆیان لایەنە دینیەکە بەسەریان ئەزاڵە و ئەویش حەقی خۆیانە چەندەها ساڵ مەسەن هیوا هەیە لە 30 ساڵە من بە ڕۆژوم تۆ دکتۆرە توێ ئێستا وام لەگەی ئەم ساڵ بە ڕۆژوو نەبم هەر بە ڕۆژوو بم لەبەر گوێنانە گرفتە ئەوانێک ئەو کەسانی کە بە ساڵات چونک و باسمان کرد نەخۆشی شەکرە یاڵزەخەت یا دڵ هیوا هەیە مەسەن جەڵتەیەک لیاوە ئەمانە ئەگەر کۆنتترۆلش کرابێ زەخت و شەکرەکەی هەر نابێ بە ڕۆژوو بێ بێگومان ئەگەر کۆنتترۆل کرابێ ئەتوانێ بە ڕۆژ بێت بەڵام بەژێر چاودێری پزیشکە ئەبێت وەکو باسمان کرد مەسەن تۆ زەختەکەی سێرەکی بەرزە ئەو هەر بە ڕۆژوە بگوێ نایەتێ لە ئێوارەیە خواردنێکی زۆرە خوا مەسەن زەختەکەی ئەوەی کە بەرزە بێتەوە یا نەخۆشی گەدەی هەیە گرفتێکی گەدەی هەیە ئەمانە بە ڕۆژوە بن لەژێ چاودێری پزیشکی پسپۆرە ئەتوانن بە ڕۆژوو بن بەڵام ئەبێت زۆروریابین بۆ نمونە ئەو کەسانی کە بە ساڵات چونک و باسمان کرد ئەبینی مەسەن ئێسقانەکانیان لەوانەیە زۆر هەش بن زۆر ئەبێ زیاتر تەرکیزکەینە سەر مەوادی منتوجاتی ئەلبان لەبەرەوەی کالیسیۆمی تایە و مهینەکە کە ئێسقانەکانیان پتەوکە و ئێسقانەکانیان نیش باشتر بکە بیرمان نەچێت کە مەسەلەی ڕۆژوگرتن ئینترمیتد فاستین چەند ساڵێکە لە جیهانە زۆر احتیمامی پێئیرێ ئەو کەسانی کە بتوانن لە 18 بۆ 20 ساعت لە ڕۆژێکا بە ڕۆژوو بن ئەو خانانەی کە پەکیان کەوتووە لە جیسما و تەنانەت احتیمالی هەیە بگۆڕن بۆ خانەی سەرەتانی لەناو ئەچن واتە یارمەتیمان ئەیە لە نوێکردنەوەی خانەکانی لەشە ڕۆژوگرتن لە نوێکردنەوەی خانەکانی لەش بەگشتی و هەروە خانەکانی ڕیخۆڵ و ئەمانەیە لەبەرەوە ڕۆژوگرتن خۆی لە خۆیان سوودێکی باشی هەیە بەڵام ئەگەر بێت و وەکو وتمان بە شێوەیەکی تەندروست بێت ینی نەک بەو شێوەیە کە وا بکە زەرمان پێ بگەێنێ بە شێوەیە بێت کە بتوانێت سوودمان پێ بگەێنێ دیارە کە باسی ئینترمیتن فاستینەکەین لەوەی کە لە جیهانە ئێستا باوە وەکو دینی ئیسلام نییە ئەوان مەسەن ئەوان بەس قاوەی تاڵ و ئاو ئەمانەشی لەگەڵا خۆنەوە بەڵام ئێمە ژەگەر بێت و بە شێوەیەکی تەندروست ئەمەی مەسەن ئەوەی لە مانگی ڕەمەزانە هەیە بەڕێ بکەین دڵنیام لەوەی لە جیاتی ئەوەی زەرەرمان پێ بگەینێ زۆر سوودێکی باشی لێ ببینین زۆر باشە دکتۆر باسێکیەوە بکەین لە دوای ژەمی ئێوارە هەتاوەکو پارشێو هەندێک کەس هەیە پارشێو هەڵناسێت ئیتر لە دوای 12 شتێکە خوات و ئەخەوێت یعنیتر بۆی کە بەیانی ئەستێ یاخۆ هەندێک کەس شێ پارشێو هەڵەسێت تا چەند گرنگە ئێمە بتوانین ئەو کاژمێرەی کە هەمانە بۆ خواردن و خواردنەوەکان دابەشی بکەین بۆ نمونە ئێمە ئێوارە نانێکی باشمان خواردووە لە دوای دوو کاژمێر لەوانێت چوبین ڕۆشتنێک ماکربیاتین و میوەیەکی باشە خۆین دوای میوەکە لەوانێ داینشن هەندێک شیرینی بخۆین بە چاوە یاخۆ هەندێک کەسەیە ئەمەی دابش کردووە لە پاشیوە ئەو خواردە شیرەمەنی و هێلکە و خواردنانەی کاخوا تەندروستترین ڕێگا کامەیانە بێگومان یەکێ لە هەڵە باوەکان کە هەیە لە لای ئێمە ئەوەیە کە پاشی هەڵنەسی بۆ خواردن یا مەسەلەن پاشێوەکی زووەکە ساعت 12 شەوی کات و بەسەریا ئەنوێت ئەمە شتێکی خراپە ئێمە لەبەر ئەوەی کوجاری ترێڵینەوە لە فەسڵە گەرمەکانە پێویستمان بە ئیدامە هەیە لەبەرەوە پاشێ و پێشەوەی بانگی بەیانی بیرێ ئەوترێت کە وەج بە ڕئیسیەکەی خواردن لە پاشێوایە
یعنی بە زۆر وریابی پاشی و شتێکی زۆر باشە ئەکە ئەو ئینسانە هەڵسێت بەڵام خواردنێکی تەندروست بخوات وکو باسمان کرد یعنی نابێت ئەوانی کە نایکەن شتێکی باش نییە ئەوانەشی کە زوو ئەیکەن بۆی هەڵنەستنەوە تااقەتیان نیە یانێ بنون یەک جار هەتا بەیانی ساعت 12 شو ئەمیش زۆر خراپە تۆژبی ئێوارە خواردەوەژبی ساعت 12 جارێکی تر خواردن نەخۆیتەوە کە پێویستە پێی نییە و کاتە سێرکی تۆ تێری پێویستە بۆ نیە جارێکی تر خواردن بخۆیتەوە بەینەماوەژبەی پاشێ و ئیدامەیەکی باشت دایەتێ هەم جۆرە خواردنەکانی کە هەڵی ئەبژێری وەکو باسمان کرد جۆرە خواردنێکی تەندروست دەبێ لەگەڵەوە شلمەنیکی باشە خۆیت کەوکو ئاو و شیر و ئەمانە وامان دێ ئەکات کە ئیدامە بە ڕۆژەکە بین بتوانین بەرگی ڕۆژەکە بگرین چجاوکو جەنابەت باست کرد لەوانەیە مەسەلەن یەکێ ئیشوکاری قورسی هەبێ بە ڕۆژ بتوانێت کارکە و پێویستی بە تاقە هەیە پێویستی بە کالۆری هەیە لە لەشیا بێ تۆ ببوورە ئەگەر لە ساعت 12 شۆ هیچ نەخوارد بێت تاوەرە لەوانەیە بەرگی و کارە نەگری ناتوانیت لەوانەیە ڕۆژێ دواندا بەرگە و گردووە بکەوی بەعرسە بەرگەی نەگری لەبەرەوە وەجبەی پاشێ و وەجبەیەکی زۆر باشاگەر بێت و بە شێوەیەکی تەندروست بیکەین بۆی ئیدامە بە ڕۆژەکەمان با و تووشی وشکبوونەوە نەبین و بتوانین بەرگە بگرین هەتا ئێوارەکەی بۆی جاریشکە نامخۆینەوە دکتۆر میوەکان خواردنی میوەکان بە تایبەتر لە پاشیەوە ئەمانە گرنگن یاخود چ کاتێک گونجاوترینە لە ڕەمەزانە میوەی تیا بخۆین میوە بە شێوەیەکی گشتی باشە بە شێوەیەکی گشتی چ بۆ مثلا بۆ ئێوارە دوای نانی ئێوارە و بۆ پاشێ و بە تایبەتی بۆ پاشێ و باسەکرێ میوەی تازە زۆر زۆر باشە مۆس زۆر سعراتی حراریتیە شەکری طبیعیتیە مادەی پۆتاسیۆمی زۆرە ئەتوانرێت بخورێت و هەروەها میوەکانی تریش پرتەقاڵ و ئەمانش کە ئاویانتیایە بۆ ئەتوانن و جگەلەوە میوە و شکراوەکانیش هەروکو مۆز و قۆخ و مێوژ و باوەڵین هەنجیر و ئەمانش لە هەمان کاتە ئەتوانرێت بخورێت چ لە ژەمی ئێوارەیە بێ یان لە ژەمی پاشێوە بێ ئەتوانرێت ئەم میوانە یەکەین بەتایبێت لە ژەمی پاشێویش ئەتوانین میوەی تازە زۆر باشە دکتۆر باسی زۆر پێشتریش خۆت ئاماژەت پێە بۆ کەسانی کە دەرمانیان هەیە یاخود نەخۆشن و پزیشک ئێوە ڕێنماییتان ناونەتێ بۆ نمونە و توێتی لە هەشتی بەیانی حەپەکەت بخۆ لەوانەیە تریەوە حسابیەوەی بۆ بکەن کە چەند کاتژمێرە خانێ بەڵام ئێسام کەسە لەبەروی بە ڕۆژۆبێ خاتە پارشیۆڵ لە پێش ناخواردنەکەم دوای ناخواردنەکەمەی خۆم تا چەند تەندروست هەیە ئێمە لە کاتەکانی خۆیان ئەو کەسانی پێویستە دەرمانەکانیان بەکاربێنن لە کاتی خۆیان بێ لەبەر خاتیوەنە بێ کام بە ڕۆژوە لەبەرەوەی جەستەی خۆی دوای تووشی گرفتە بێت بێگومان ئەو کەسانی کە دەرمانەکانیان ناپزیشی پسپۆرت مەسەلەن بۆی دانابێتن کە ئەو دەرمانانە ئەبێ لە کاتی خۆیان بخورێ وەکو باسمان کرد چکە دەرمان هافلایفی خۆی هەیە کە وتی لەوەنە کاتژمێرەتەوە بێ ئەوێ زۆر پابند بین بە کاتژمێرەکانی خۆیەوە ئەگەر ناگرفتی دڵنیا بکە گرفتی جەستەیمان بۆ دروستەکە ئەو کەزانی لەژێر چاودێری پزیشی پسپۆرە کە ڕێگەیان پێنایە بێگومان ئەڵێ لەم چەند کاتەیە ئەبێ بی خۆی جاریوایە کاتێکی ئەکەوێتە نیوەڕوانەوە یا عسرانەوە بێگومان ئەم کەسانە پێویستە پابەندی ڕێنماییە پزیشکیەکان بن و ئەگەر پزیشکی پسپۆڕەکە پێویست ناکا بە ڕۆژوبی بۆی زەرری جەستەیت لێنەیە ئەو کاتێ نابێت بە ڕۆژوو بێ بەڕاستی چکە دڵنیام لەوەی کە دوایی چەند ماکێکی بۆ دروستە بێت و ڕۆژەکە زەرری لەیە بۆ جەنابەت باست کرد لە دینی ئیسلامیشە دینێکی باڵین ئیسلام متەساهیلە لە زۆر شتا ینی عسر نییە قورسی نەخسۆتە سەر خەڵک ئەو کەسی کە ئەگەر بزانێ زەرری جەستەیت لێیە ئەو بە تاکید فەرز نییە لەسەرێ و ئەتوانی نەیگریت ڕۆژ زۆر باشە دەست خۆش بە دکتۆر